هەر کەسێ بەشداری کردبێ لەو خولەدا ئەو ڕاستی ئەزانێ لە پاش بەشداریکردنم لەم خولەیە بەڕاستی زۆر فەرقم کرد، یعنی ئەتوانم بڵێم 100% من فەرقم کرد. تێکستێکی خوێنمەوانێ ئێستا تێکستەکە زووتر ئەتوانم لەبەری بکەم وەک لە چاو پێشوە. هەست بە گۆڕانکاری ئەەکەم لە خوێندنەوە، لە نووسینە، لە بەرکردنە، لە بینینی وشەیە، لە هەموو بابەتەکانە. بە ناوی خوای گەورە و میرەبان. من ناوم مریەم عەبدوڵایە لە وڵاتی سویسرا ئەژیم. من بەشداریم لە خولی بەهێزکردنی مێشک و یادگەدا کرد لە بەشی VIP کۆرسی ئاوات ئەکادمی. سوپاس بۆ خوا، زۆر سوودم لێبینی. هەروەها زۆر سوپاس بۆ مامۆستا بەڕێزەکان، هەر لە دەستپێکەوە تا کۆتایی لە دەستپێکدا ئەپی بەڕێز مامۆستا ئاوات ئەکادمیم گوێ لێگرت، هەموو بەشەکانی سیستەمی سەرەکیم پەیڕەو کرد، زۆر بە ئاسانی ڕوونی کردبووە و زۆر سوودم لێوەرگرت. زۆر سوپاسی ئەەکەم. هەروەها زۆر سوپاسی مامۆستا بەسۆز جەمیل و مامۆستا ئێڤار نەجات ئەەکەم کە هەموو بەشەکانی خولەکان زۆر بە باشی پێ ئەوتمەوە و زۆر بە ئاسانی بۆیان ڕوون ئەکردمەوە. هەروەها دکتۆرە لاڤە هێمن و دکتۆرە ڕەیان عەلی زۆر بە ئاسانی بەشەکانی خولەکەیان بۆ ڕوون کردومەتەوە و وانەکانیان پێوتوم. لێرەدا ئەتوانم بڵێم بەڕاستی هەموو ئەو مامۆستا بەڕێزانە زۆر بە گیانێکی لە خۆبوردەییەوە وانەکان ئەڵێنەوە بە جوانی ڕوونی ئەکەنەوە، جگە لەوەش ئامادەن لە دوای تەواوبوونی وانەکەش ڕۆژانی دواتریش ئەگەر خوێندکارەکە پرسیاری هەبێ ئەتوانێت بە نامە پرسیاریان لێ بکە یان بە تەلەفۆن. ئەوان بەو پەڕیگیانی لە خۆ بوردەییەوە وەڵام ئەدەنەوە. من بە درێژایی ئەو ماوەیی لەگەڵ ئەو بەڕێزانەدا وانەم هەبوو، زۆر دڵخۆش بووم لەگەڵیان. من جارێکی تریش لێرەوە زۆر سوپاسیان ئەەکەم، زۆر سوپاسی هەوڵ و ماندووبوونیان ئەەکەم لەگەڵ من. هیوان سەرکەوتن و بەردەوامیان بۆ ئەخوازم، چونکە بەڕاستی زۆر سوودبەخشە، زۆر سوودبەخشە. هەر کەسێ بەشداری کردبێ لەو خولەدا ئەو ڕاستی ئەزانێ. لە کۆتادا جارێکی تر زۆر سوپاسیان ئەەکەم. من لەم وڵاتە کورسی زمانی ئەڵمانیم هەیە، ئەمەیە مەرحەلەکان ببڕم هەتا کۆتایی، بەڵام بەڕاستی لە ئەوەڵەوە لە دەستپێک ئەو کۆرسانە زۆر بۆ من قورس بوو لە بەرکردن و خوێنن و نووسینۆمانە و بەڵام پاش بەشداریکردنم لەم خولەیە بەڕاستی زۆر فەرقم کرد، یعنی ئەتوانم بڵێم 100% من فەرقم کرد. یعنی کە تێکستێکی خوێنمەوانێ ئێستا تێکستەکە زووتر ئەتوانم لەبەری بکەم وەک لە چاو پێشوە. لە پێشووتر من وانە بووم وەک بەشداری ئەم خولی کۆرسی بەهێزکردنی مێشک و یادگەیم کرد. بەڕاستی هەست ئەەکەم کە گۆڕانکاریەکی زۆر لە منان ڕوویاوە لە هەموو ڕووەکانەوە. بەڕاستی ئەوەش جێگای دڵخۆشیە بۆ من بە هیمەتی خوای تاکوتەنیا و بە هیمەتی ئەو مامۆستا بەڕێزانە. یعنی زۆر خۆشحاڵم کە زۆر خۆم هەست دەکەم، زۆر هەست بە گۆڕانکاری ئەەکەم لە خۆمە، لە خوێندنەوە، لە نووسینە، لە بەرکردنە، لە بینینی وشەیە، لە هەموو بابەتەکانە. بەڕاستی گۆڕانکارێکی زۆرم بەسەر هاتوو، زۆریش پێی دڵخۆشم و جارێکی کە زۆر سوپاسی ئەو مامۆستا دڵسۆزانە ئەەکەم. هیوام سەرکەوت.